دووبارە بوونەوەی هەبوو ینی چەند جارێک ئەمە ڕوایەوە ئەبێ و کەسە خەمی خۆی بخوات. برینی ناودەم ئێمە ئەتوانین بڵێن برینمان هەیە ڕەبتی بە نەخۆشی ڕۆماتیزمەیەوە هەیە و برینیشمان هەیە بە هۆکاری فطریات کە ڕووی ناودەم یاخود هۆکاری ترەوەیە. ئەوانی کە بۆ ئێمە گرنگن وەکو نەخۆشی ڕۆماتیزمەیی ئەوانن کە دووبارە بوونەوەیان هەیە ینی بنمونە لە مانگێکە چەند جارێک ڕوئەدایە لە ساڵێکا چەند جارێک ڕوئەدات یا ئەوە تا بنمونە کەسەکە ئەڵێ ئازاری هەیە ئاسەوار بەجێ ئەمێنێ دوای چارەسەربوونی چەند ڕۆژێک جاری وا هەیە لە ماوەی چەند ڕۆژێک بۆ 1-2 هەفتە ئەمێنێتەوە و دواتر لا ئەچێ. ئەگەر بە شکڵێکی گشتی بڵێن دووبارە بوونەوەی هەبوو ینی چەند جارێک ئەمە ڕوایەوە ئەبێ و کەسە خەمی خۆی بخوا سەردانی پزیشکی پسپۆری ڕۆماتۆلۆجی بکە بۆی بزانین چه جۆرێک نەخۆشی هەیە چونکە یەک جۆریش نییە ئەوانی با بڵێن برینی ناودەممان بۆ دروستەکەن نەخۆشی ڕۆماتیزمەکان چەند جۆرێکن ئەتوانین بڵێن بەهجەت دروستیەکە ئەتوانین بڵێن نەخۆشی گورگە سوورە دروستیەکە نەخۆشی AS هەنێ جار AS ینی کورتکراوی ئەنکایلۆزین سپۆندایلۆسا پێڵێن ڕقبوونی پشت بەمەمبوونی پشت ئەکرێمانەش ینی برین دروست بکەن و هۆکاری تریشمان هەیە ناکرێ ناویان بەرین هەمویان ئێستا بەڵام ئەگەر کەسەکە جارێک ڕوئەیات ینی بنمونە دووبارە بوونەوەی نییە باشترە دکتۆری بەڵێن دەم و ماگزیلۆفەیشیەڵیان پێڵێن ئەوانیش بیان بێنن ئەکرێ هەنێ خەڵکەڵێ بە خواردنی ترشی و ئەوانە زیاتر ڕوئەدا لێم هەنێ خەڵک بە قەلەق بوون بۆی دروستە بێتەوە مرج نییە هەموو کات نەخۆشی ڕۆماتیزمەیی بێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بە خەڵکی بڵین ئەگەر دووبارە بوونەوەی هەبوو و نیشانەی ترجاری وا هەیە لەگەڵی هەیە ئازاری جونگەکانی هەیە جونگەکانی بەیانیان کە هەڵەسێ لە خەو بنمونە ڕەقەبن یا مشکلەی پێستی هەیە مشکلەی قژوەرین و پەڵەی کەچەڵی و ئەم شتانی لەگەڵی هەیە یا ئەم برینە ئەکرێت ناوپۆشی لوتی بێ ئەکرێت ناوگیانی بێت وەکو باسمان کرد دووبارە بوونەوەی هەیە ئەمە سەردانی دکتۆری ڕۆماتۆلۆجی بکە باشترە. سمارت وەرچەرخانە